بەڵێ ئەوەندەی کە دایان پۆشین لە ناو تاریکی گۆڕدا نە دایک هەیە، نە باوک هەیە، نە کوڕ هەیە، نە کچ هەیە، نە خوشک هەیە، نە برا هەیە، نە خێزان هەیە، نە مێرد هەیە بۆ کوشتی بەڕێز، نە کەسێک هەیە، نە برایەکە کەسێکە لەگەڵ تانیە لە تاریکی ناو گۆڕ. بەڵێ خۆت بە تاریکی ناو گۆڕ ئامادە بکە، بەڵکو خوای گەورە بە عیبادەت و بە خواپەرستی بۆت ڕوون بکاتەوە، بۆت ڕووناک بکاتەوە. ئەمانە هەمووی لە پێشمانە. تاریکی ناو گۆڕتان لەبیر نەچێ، تاریکی شەو با تاریکی ناو گۆڕتان بیر خاتەوە. ئیمامی ئەبوو دەردا ڕەزای خوای لەبێ دەفەرمێت لە تاریکی شەودا دوور کات نوێژ بکە بۆ تاریکی ناو گۆڕەکەت، دوور کات نوێژ بکە لەبیرت نەچێ. بەڵێ دوای ئەوەی کە داپۆشراین لە تاریکی گۆڕدا با پرسیارێ لە خۆمان بکەین، بە خۆمان بڵین ئێمە چی بە منکەر و بە نەکیر بڵین؟ سەلامی خوایان لەسەر بێ و دوو مەلایکەیە. سێ پرسیارمان لێکەن، هەموو خۆشی و بەختەوەری و بەدبەختی و نەهامەتی قیامەتی ئێمە بەسراوە بۆ سێ پرسیار. هەزارەها کەسەیە وەڵامی پرسیارەکان دەزانێت لە دنیادا، بەڵام لە قیامەت لاڵ ئەبێ، چونکە ئەگەر خوا یارمەتیت نەدا، خوا فریاد نەکەوێت کەس نەیدیفاعی بکە، ئەوەش نییە بڵێ ئیکمالە بن دووبارە ئیمتیحانەکەم، یەک پرسیار تەواو یەک جار کۆتایی پێ. کەواتە چی بە منکەر و نەکیر ئەڵێ ناو قەبردا؟ ئەبێ بیرێک لە خۆت بکەیەوە، بۆیە لە کۆتاییدا دەڵێم با دنیا مەغڕورمان نەکە، با دنیا سەرمان لێ نەشێوێنێ، دنیا کاتێکی زۆر کەمە. کۆتایی پێ دێ بۆی ئیمامی عەلی ڕەزای خوای لەبێ